بسم الله الرحمن الرحيم. أمشو بسحوتي الرجبة كببي تقويمي إسلامي من ببي تقويمي يمين مسلمان بريتيا لو شوي كتيا حزة الرسول الله صلى الله عليه وسلم لمزقوتي حرامة مسجد الحرام برابرو مزقوتي أقصى مسجد الأقصى ولو يشو برابرو أسمعنا كان كامل الترمينولوجي إسلامي بيودري الإسراء والمعراج يشكل مزنترين روداوكاني قردونو روداوكاني ميجو إسلاميش بلام لهمان روش واتلا بستوحوتي الرجب روداوي كتري جرياو لهمان روش بستوحوتي الرجب روداوي كتري جرياو كيوش بريتيلا رزقار كردني بيت المقدس مزقوتي أقصى للايم سلطاني مزن صلاح الدين أيوبيو. طبعا وازان كيما سالانه لدوي أكتوبر شتيك من داينا وبناوي تي مقلوبي سركوتن بو شكا لدوي أكتوبر صلاح الدين أيوبي مزقوتي أقصى رزقار كردو ببي تقويمي ميلادي دوي أكتوبري 1087 زايني بو ببي تقويمي هجري بستوحوتي الرجبي 583 هجري بو. طبعا ياما او انا صلاح الدين ما خوشه او انا قدس ما خوشه صالي سوار جايش ياد يقينه بهوس خومان باشا بلام فرقك اويا تقويمي هجري اكاتا بستوحوتي الرجب لا بستوحوتي الرجبي 583 هجري اكاتا 2 اكتوبري 1087 زايني اما بو 2 اكتوبر ما دانا شكو 2 اكتوبر ناغور 2 اكتوبر ناغور لهمو صاله لهمان كاتا ولهمان ورزا ولهمان شتا بو موضوع ياد كردنا وداناني وكشتك اسانترا بو 2 اكتوبر من بروجي مقلوبي سركوتن دانا بلام بتقويمي هجري كاتا بستوحوتي الرجب وكان يشتري جوابك لراستيا بستوحوتي الرجب اسراء ومعراج نما نويست بياد كردنا ويشتي تر لعظمتي روجك كم كينو وچن كم نعبته ولي بلام بو اوي بستوحوتي الرجب يقلاي بيته بو اسراء ومعراج شتيكي ترنيد يادي تر باو يادشان مزنيج به بالنا كيشه بسر مزنتنين روداوي جياني حضرتي رسول الله واسلام ومروفادي كيوش بريتيا لبرني مروفيك برا اسمعنا كان باشا لبرو 2 اكتوبر من اختيار كرت 2 اكتوبر تيايا مقلوبي سركوتن بخوري بلام من ما اصلي شكانيه ما اصلي فيديو كانيه من اسشتك بيوالم بقنجاني مسلمان لهم طبعا كمن اعترافك من راس قويانا من تا مخوم تنصال قمو بيش في زانيم و اوهم الصالة بجداري اوهمو كور وسيمينار وجومال لما مصاني برز قلتوه كمن ضلنيام كسيان دريغيان نكردو لقاني وي ايزانن لباسي بيت المقدس بو بي لباسي صلاح الدين بو بي لباسي إسراء ومعراج بو بي كس أمس شتي نوتو كيستا عرستانا كم تصالك كم لموبر لكاتي جوغرتن لزانايشي برزي فلسطين كدربارين بابا تقصي كرت جوم ليبو وأمزاني هارين بيست لبرو ببيوس يزانم لم روجا خوشاك بيستو حوتي الرجبة لقال إيوايا شيريكم صلاح الدين لبين صاوه 86 هجري قدسي رزقار كرد 63 سال پیش ام رزقار كردنا زانايتي مسلمان بناوي ابن برجان كخلشي اندلس بو خلشي اسبانيا استابو اندلس وزان يشكل الدولتين الحضاره كان اسلامي تيابو له لاسبانيا استابو لشاري اشبيليا يشكل ليانا ناس كان اسبانيا يعني هر يعني شي مزني اسبانيا توي بيني بشك بو الكلتور وشارسانيتي ام اسلام باشا وتواني بو نفسه سيدي دنيا بكي كمان هي اما بون والروجك بو مزنترين شارسانيتي اما لوابو استاش معماري اسلامي معماري امويه كان لقرطبه ما وتويشك لجوانترين ونزارترين بنا كان لدنيا برحل لايش بيلي لدايق بو امزانا ابن برجان مفسر ومحدث بو يعني تفسير قراني كردو حديثه او انا شي تاع قلبه بيش 63 صال رزقار كردني بيت المقدس تفسيري سورتي رومي كردو لو آتيك أفرمي غلبت الروم في أدنى الأرض وهم من بعد غلبهم سيغلبون لو آتيا ميتودولوجيكي تايبت بخوي بكاريناو باشا ابن برجان ميتودولوجيكي تايبت بخوي بكاريناو لكوتاي تفسيرك عليه اگر ام قسەی من ڕاست بێ
ئەگەر ئەم میتۆدۆلۆژی من بەکارمێناوە بۆ تێگەشتن لە قورآن ڕاست بێ ئەوە بەیت المەقدس لە ساڵی لە 27 ڕەجەبی 583 هیجری ڕزگارەکرێ. سەیریکەن زۆر ورد ناڵێ خوا ئەڵێ لەو ساڵەیە ڕزگارەکرێ، ناڵێ من غەیبەزانم و نانانن، ئەڵێ من میتۆدێکم بەکارهێناوە بۆ تێگەشتن لەم سوورەتە و لەم ئاەتە. ئەگەر ئەم قسانەی من ڕاست بێ ئەوە قودس لە چونکە ئەو ئاەتە باسی شام و باسی ڕۆم و باسی ڕەبتی هەیە بە بابەتەکەەوە، ڕەبتی بە بەیت المەقدسەوە، ئەدنە الأرض بریتە لەوێ، باسی ئەوەیەکە ڕاستە لە ڕووداوێکتری مێژوویە هاتووە، بەڵام ئەم زانایە میتۆدێکی خۆی بەکارهێناوە بۆ تێگەشتن لەم ئاەتە و ئەوێ سەیریکەن سۆر بۆ بەجوانی ئەڵێ ئەگەر ئەم قسەی من ڕاست بێ کەوابێ قودس چکە کاتە قودس لە ژێر دەستی خاچپەرستانە بووە، قودس لە 27 ڕەجەبی 583 هیجری ڕزگارەکرێ. ماشاء الله سبحان الله. بزان لە 579 هیجری صلاح الدین ئەیوبی شاری حەلەب ڕزگارەکە، حەلەب الشەهبا، ئەو حەلەبە نازداری کە لەم چەند مانگی ڕابردووە دووبارە ڕزگار کرایەوە. شاری حەلەب ڕزگارەکە لە 579 هیجری، یعنی چەند؟ یعنی 4 ساڵ بەر لە ڕزگارکردنی قودس. چونکە ئێوە بزان شەڕێکی گەورە ڕوویە لە صلاح الدین، خۆ بەس شەڕی قودسی نەکردو، ئەسڵەن قودسی بەبێ شەڕ ڕزگار کرد، بە فەتح بوو. گەمارویە مەسیحیەکانی ناو قودس تەسلیم بوون، ڕۆشتنە دەرەوەی شارەکە و چوویە ناو شارەکەەوە، بەس پێش ڕۆشتن بۆ قودس چەندین شەڕی گەورەی کرد، شەڕی حەلەب، شەڕی عەکا، شەڕی حەطین و شتێک شەڕی تری کرد صلاح الدین. کە حەلەب ڕزگارەکە حاکمی دیمەشقی ئەو کاتە بە عیسە الهەکاری یەکێکە لە زانانی کوردی مسلمانی ئەو زەمەنە و نزیک بووە لە صلاح الدین، حتا ئەوترێ لە غەزە بووە، دواتر چوەتە قودس و گەڕەکی هەکاریەکان هەیە ئێستا لە قودس. پێڵێ بڕۆ بە صلاح الدین بڵێ کە تۆ قودس ڕزگارەکەی لە 27 ڕەجەبی 583 هیجری. الله ئەکبەر. عیسە الهەکاری ناوێرێ وا ئەوترێ لەو دەقانی خوێنراوەتەوە چەند ناوێرێ ڕاست نییە بۆ خەڵکە گەورانە، بەڵام ئەوترێ یعنی ئەترسێ لەوەی کە قسەکەوا دەرنەچێت. ئەمە چیام قسەیە تۆ لە 27 ڕەجەبی 583 هیجری قودس ڕزگارەکەی ئەگەر وان هەبێت چیە بێ؟ باشە لەبەرەوە هەڵیەگرێ بۆ خۆی ئەم زانیاریە. باشە هەنێکیش هەڵن پێڵە بە صلاح الدین. بەرحەڵ ڕیوایەتەکە لەوێ جیاوازیەتە. صلاح الدین فعلا لە 27 ڕەجەبی 583 هیجری ئەچێتە ناو قودسەوە و ئەم زانیاری ئەگاتەوە پێی کە زانراوە، ئەم شتە زانراوە، ئەمەی تۆ لە 27 ڕەجەبی 583 هیجری قودس ڕزگارەکەی ئەنێرێ بە شوێنی حاکمی دمەشق کە تۆ چۆن ئەمەت زانی ئەڵێ من ئەمەم لە تەفسیری ئیبن بەڕەجان خوێندوێتەوە. حتا ئەوترێ دوای ئەوەی کە عیمادەدین زەنکی لە عایلی زەنکیەکان کە ئەم تەفسیرەی گوێ لێ بێ کە ئەڵێن لە 583 هیجری ئەمەکرێ، خۆی حەز دەکا بۆ ڕزگارکردنی بەیت المەقدس و ئەوێ ئەو ڕزگاریکە و حتا مینبەرێکیش دانێ بۆی کە بردی مینبەرەکەی ئەو لەوێ دانرێ. طبعا سوپاس بۆ خوای گەورە بەنسیبی صلاح الدینەکە بۆی بێ بە شانازیەک بۆ ئێمەی کورد هەتا ئەمرین بیڵێنەوە. جا خۆ گەرەوەمان نەبووە شانازیمان بەچێوە کردە بەجددی بینی خۆمان بێ شانازیمان بەم گوڕنە تەڵانەوە بکردە، بەم مرتەزەکانەوە بکردە. سوپاس بۆ خوای گەورە صلاح الدینی پێبەخشیوین. صلاح الدینێکمانەیە تا قیامی ساعە هەر ئەڵێن صلاح الدین، ئێمەینەوەی صلاح الدین، ئەحفاد صلاح الدین، الناصر صلاح الدین. شکوە فعلا شانی شانازیەکە زان لەکوێ بەڕێزان. خوای گەورە ئێوە زان، خوای گەورە حاشا وەکەلا ئیشەکانی عەبەثینین، ئیشەکانی لە خۆیەوە نین. بەیت المەقدسیش پایتەختی معنەوی دنیایە، بەیت المەقدسیش پایتەختی معنەوی دنیایە. ڕزگارکردنی ئەم شوێنەکە ڕێک باڵی پێغەمبەرانە، هەزاران پێغەمبەر بەم شوێنەیە تێپەڕیون بەر حەزرەتی ڕەسوڵ اللهشەوە. بڕوانن حکمەتێکی تایە کە ئەبرێ بۆ ئاسمانەکان، نابرێ بۆ شارێکی تری دنیا، ئەبرێ بۆ بەیت المەقدس، لەوێ و بەرەو ئاسمانەکان ئەبرێ. سڕێک هەیە، من و تۆ نازانین ئەم سڕە چییە، دنیایەکە من و تۆ لێی تێناگەین و ناشمانەوێت تێ بگەین، لەوە چە سوودیشی نەبێت تێ بگەین لێ. دنیای ظاهیرە ئێمە لەم شتانە تێناگەین بۆ بەیت المەقدس، بۆ شوێنێکی ترنا، بەڵام بەیت المەقدس پایتەختی معنەوی دنیایە. وەخوای گەورە ڕزگارکردنی ئەم شوێنە بەنسیبی هەموو کەس ناکە، هەر ئەوە نەیە بەدەست هەموو کەسەوە. کاتێک صلاح الدینەکەی تۆ ئەم ئیشەکە و زانایەت بە تێگەشتنی خۆی بۆ قورئان پێتەڵێ ئەم ڕووداوە لە 27 ڕەجەبی 583 هیجری ڕوئەیە کە کاتە شەوی ئیسرا و معراجی 583 هیجری و بەنسیبی صلاح الدینی کوردی ئەبێ، بەڕاستی جێی شانازیە. و من بۆ خۆم ئەم کەم معلومەیم گوێ لێ بوو، کەم معلومەیم گوێ لێ بوو، هەستم بریتی بوو لە چی؟ بریتی بوو لە ئەوە هیچ دڵخۆشم بۆی کە ڕوویە، بەڵام ئومێدم بۆ دروست بوو. ئەزان بۆ چونکە ئێستا بەشێکی باش لە زانایان
لمفسرين بتابد أواني اهتمام بقرآنين باشا بتابد أواني اهتماماتهم بتفسير قرآني هي قرنجي برودة وكاني الروجي دوائيين ويعني لغي قرآن ولا دنيات يبقن باشا باشێکی زۆریان پێیان وایە ئێمە گەشتوینەتەوە زەمانەی کە پشتیوان بەخوا ڕزگارکردنەوەی مزگەوتی قسا ئەبینین. دووبارە ئێمە ئەهلی زانینی غەیب بنین حاشا وەکەلا ئێمە لە بەردەم خوای گەورەیە ئەچەمینەوە و ئەڵێن ئینەکە علام الغیوب ئەنتە علام الغیوب تۆی ئەزانی نەزانراوەکان چین. بڕوا ناکەم یەک زانای معقول هەبێ کە شێت نەبوو بێ ئیدعای ئەوە بکە وەڵام من غەیب ئەزانم بە ئیبن بەڕەجانیشەوە. ئیبن بەڕەجان نێوتۆ بن غەیب ئەزانم ئەڵێ منی تۆ دێکم داناوە بۆ تێگەشتن لەم ئاەتە ئەگەر ڕاست دەرچێ ئەگەر ڕاست دەرچێ لەو ڕساڵە ئەبێ خوای گەورە قسەکەی هێنادی و قسەکە ڕاست دەرچوو. ئێستاش کۆمەڵێک زانە بە هەمان شێوە پێیان وایە ئێمە چوینەتە زەمانێکەوە. یەکێک لەوانە شێخ ئەحمەد یاسینە دامەزرێنەری ئەو حەماسە نازداری کە مەزنترین سەرکەوتنی بەسەر جوولەکە و پشتیوانانی جوولەکەی پێشکەش کردین. شێخ ئەحمەد یاسین لە مقابلەیەکە پێڵەن تۆ تێگەشتن چۆنە بۆ کەوتنی ئیسرائیل ژمارەیەکی سەیرە ئەڵێ 2027 زانایتر ساڵی تریان وتۆ 2023 وتراوە 2 وتراوە 4 وتراوە 27 وتراوە بەڵام ئەویش میتۆدێکی خۆی هەیە. شێخ ئەحمەد یاسین میتۆدێکی هەیە باسی ئەوە کە هەموو جیلێک 40 ساڵی پێویستە حسابێکا 40 کەوابێ دوای 80 ساڵ ئەم ئیشە ڕوئەیە و پێی وایە کەوا لە 2027 ئیسرائیلەکەوێت وایە ناوە ئیشیە منیە. ئەحمەد یاسین 2000 سەرەڕای عەزەمەتەکەی مرۆڤێکە ئەکری هەڵە بکات ڕاست بکە. بەڵام چی زۆر مهمە ئەوەی کە ئینسانێک تێگەشتنی بۆ قورئان بەم شێوازەیە و دوای 63 ساڵ ئەم ئیشەیەتە دی یعنی لە 522 هیجری ابن بەڕەجانم قسەی کردووە لە 536 هیجری خۆی کۆچی دواییەکە لە 583 هیجری گەنجێکی نازداری قارەمانی کورد خوای گەورە هەڵی ئەخا و ئەو وشەیە کە ئیبن بەڕەجان لە ئەندەلوس نووسیوێتی ئەم لە بەیت المەقدیس هێنێتەدی. سەیرەم عەزەمەتەکە ئومەتێکی لکێنراو بەیەکەوە بە قورئان کە هەمومان دوازار لە قورئانایەکە گرینەوە و هەمومان ڕۆڵی یەک ئومەتین. مفەسیرێک لە ئەندەلوس قسەیەکەکە سەرکردەیەکی سەربازی و سیاسی کوردی مسلمان لە 583 هیجری قسەکەی هێنێتەدی. من دڵم خۆشە بۆ داهاتوو وەکەواتان پێ ئەڵێم بڕواتان هەبێ ئامانجەکە ئیستیهلاکی ئیعلامی نییە نامەوێ ئومێدی درۆینە لای خەڵک دروستکەم حاشا وەکەلا منیشم بۆ نییە منیشم چییە بۆی تۆ بە ئومێد بیاننا. من کە بەردەوام پێتان ئەڵێم ئێمە لە زەمەنی ڕووداوە گەورەکانین خۆتان حازرکەن بۆ زەمانەیە وترێ 2 نەفەر قودس ئەمانە قسەی خەیاڵی و بەتاڵی نین دڵنیا بنەوە و من بۆ نەیڵم چوزانم دوو گەنجی مسلمان دڵی خۆش بێ وەڵڵا وەک بەڕێ بکە هەرگیز هەرچەند ئەوەش کەم نییە ئەوەش کەم نییە دڵخۆشکردنی مسلمانانیش کەم نییە بەس ئامانجی منەوە نییە من بقلب وقالب بڕوام بۆ هەیە ئێمە بەرەو سەرکەوتنە ڕووین بقلب وقالب بڕوام هەیە هەموو ئەم ڕووداوانی تۆی بینی ئامانجیانەوەیە دەستی ئیلاهی لە ڕووداوەکانە پیشانی تۆ بە کاتێک هەموو هێزی کوفری عالەمی بە زەبەلاحترین تەکنۆلۆژیای دنیا ناتوانن شارێکی دووبستی بگرن ئەگەر تۆ لێرەیە دانەنیشی سوژدە نەبووی بۆ ئەو خوایی کە معجزە دروستەکە بعملی هیچ نایت ئینسانێکی لەوەشە بڕات بە ئیسرا و میعراجیش نەبێ ئەمە نە عاقڵی و نە محەلیلی دەڵێی چۆنەکە ئینسانە بچێ بۆ ئاسمانەکان ئەو ئینسانەیەکەوێتە تەحلیل و تەحلیل و تەحلیل و بێ ئومێد دەبێت لەسەر ئەنجامی تەحلیل و ترسی بۆ لێ ئەنیشێ بەهۆی تەحلیلەوە تووشی قەلەقە بێت لە دنیایە ئومێدی نامێنێ بۆ داهاتوو ئەو ئینسانە مردووە خەتەرترین شت بۆ میلەتێک بۆ گەلێک بۆ ئینسانێک بۆ گروپێک بریتیە لەوەی ئەوە نەبێ ئومێد بێ پێش ئەوەی خراپەکە ڕوویە پێش ئەوەی کەوا نەکبەتی بێت یەخەی بگرێ خۆی بکەوێ خۆی تێک بشتێ یعنی تۆ لە ئەنجامی چاوەڕوانکردنی نەکبەتی تووشی نەکبەتیە بی من بەو پەڕی سەراحەت و بەو پەڕی ئیمان و بەو پەڕی باوەڕ و بەو پەڕی سیقە و پێتان ئەڵێم باشترین ڕۆژەکانی ژیانمان هێشتا نەهاتوون خۆشترین ڕۆژەکانی ژیانمان هێشتا نەبینراون بەڵام ئەمە پێویستی بە عەزم و جەزم و بەهێزی و غیرەت و باوەڕ بەخوابوون و ئومێد و هاوکاریکردنە لەگەڵ مسلمانانی تر خۆتان بۆ ڕۆژی زۆر مەزنتر ئامادەکەن ئیسرا و میعراجتان پیرۆز بێ بەیت المەقدیستان پیرۆز بێ سەلاح الدینتان پیرۆز بێ بمێنن بە خۆشی و شادی 2 نەفەر قودس